سپێدا باش بینەرێن هێژا و خوشتوی لە هەر جایکی بینەر و بیسەرێن منە ڕێز و سلااوێتما قبول بکەن جارەکادی لە سپێدا 24 لە دەستپێکا ساڵەکانی هاتیینە خزمەتە هەوەیەن هێژا و خوشتوی دەستپێکا ساڵان و پیرۆزبایە ساڵان و لە تەبایە ملەتێ کورد لە هەمی ستافێ کوردستان 24 پیرۆز دکەین هیویدارین ئەف ساڵە ببیتە ساڵە یەک ڕێزیە و پێکەوە ژیانێ و خۆشیە بۆ تەمامە هەمی ملەتێ کورد شاکار سپێداتە سەر ساڵاتە پیرۆز بیتن و لە ئێوەش پیرۆز بێ لە هەرجەیەکن سڵاوی ئەمەتان لێ بێ ساڵی تازەتان پیرۆز بێ خوای گەورە کورد و کوردستان لە ساڵی تازەدا بپارێزێ دێرین پیرۆزبایی ساڵی تازەت لێەکەم وەکو ئاگاداریشن ئێمە ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەت و جیاوازمانەیە بە بۆنەی هاتنی ساڵی تازەوە ئەمڕۆ کامل بەرنمەکەمان هوەریە شاکار ئەڤڕۆ سپێدا 24 دیا تایبەت بیتن بدوو هوەرمەندن گەلێکیان دەنگخۆش و دوو باب و کوڕێک دەستپێدا کوردستان 24 ڕەنگینترکەم بۆمە کاک عەباس عاشق بەخێر بیت کاک محەممەد عەباس بەخێر بێن ئەو ژەنیارە بە ڕێزانە کاک هێمن کاک سەرمەند کاک سامان ساڵی تازەشتان پیرۆز بێ سوپاس پاسیان گوتکە پیرۆزبایی هەنگۆژکەم ئینشاءالله تەوا ملەتی کورد ئەویدارم کۆ هەر ساڵێت بووری باشتر بیت ئەو تشتێت کۆ نەهاتینە دی بوو ملەتی کورد بهێنەدی ئینشاءالله خێر و خۆشی بۆ هەمیە سوپاس بۆژی مەمنون زۆر سپاس مامسا محەممەد تۆش سەر ساڵە خۆ پیرۆزکە لە بینەرێن خۆ ساڵەکە چاوا بوو بۆ تە ڕێز و خۆشەویستی پێشێکی من بۆ خڕبینەرایە هەی و دەستخۆشی ئەستافێ جوانێ کوردستان 24 دکەم و دەستخۆشی بۆنگە بۆ پرۆگرامە جوانەی سەر ساڵە هەمی کووردا پیرۆز بیت زۆر سپاس مامسا ئام ئەف ساڵەیە چاوا بوو تە چاوا دەرباس کرد گەل کارت خوێن هوەری ڕاستی ماز بێژم هەر ساڵ تێنت بورن وەکی هەنگۆ ئاماژە پێ کرد خۆشی و نەخۆشی نەدەی ڕاستە هەندێک جارە کارێت مرۆڤ باش دەربازت بن هەندێک جا باش دەرباز نابن باشە ینی بەس ئیجا هیویت کەم کو ئینشاءڵڵا ئەو ساڵ باشتر بن کاک محەممەد تۆ لە ساڵی تازەیە پلانت چییە لە ڕووی کاری هوەریەوە مەبەسمە لە ڕووی کاری هوەریەوە وەڵڵاهیە من باشم کردی لەگەڵ بابیشم حەز دەکەم پێکەوە شتێکی چاکەین ئەخر ئێمەش چاوەڕێەوەی یای خەڵکی شاهڕێجا من چاوەڕێمە ئەو بەرنمەکەیدانێ من پێم گوتیە دەبی چاکەین هەموو بەرنمەکانی من بابمە ڕاست لێ دەگەی من شتەکە گەر شتێکی خۆشیش چاکەم زۆریش خۆش بی بەس بێ پرسی بڵاو ناکەمەوە هەر بێوی هەر ناسمە ستۆدیۆی یعنی کاگا بازەبێ گلەی لە تۆ بکەین ئێستا لەبەرەوەی محەممەد چاوەڕێی توێ و تۆش نازانم بۆچی ئەمە گوت ئینشاءڵڵا ئەو ساڵ ئەو شتێت نهاتی نەکردن ئەو ساڵ ئینشاءڵڵا ئەژیت گەر وان کاکە باس خۆ بچینە مانگی 12 شەوەرە ئەم ساڵەکە ینی تۆ بێت تۆزێ دەست و بردی لێ بکەن وانە چکە خەڵک بە حەقەت چاوەڕێی بەرهەمی تازەتانە بەرهەمەکەم حازرە بەس مایە کلیپی لە بۆ بکەم بەس نامێت ئێمەش ئەوەمان ویزانی ویسمان ئاوا شتەکە کەشف بکەین هەیە بەس ئینشاءڵڵا ئەو ساڵ شتێکی تازە ئینشاءڵڵا دەست پێ دەکەین و تۆمە حەزم لێ شتەی دیکەش بکە هەر مادەم بەرنمەکەی بە هەر تووشی کەم با بکە حەزم لێە لاوکەچی بڵێ لە ستایلی ڕۆک و ئەوانە هەنی تێدەگەی مۆدێرن پۆپ هەندێشن لە جانوکە ببێت نوکەش دەشێت وێژی دەرێ وەڵا دەبێت بڵا بۆمە ببێتن توش کردی دەنگا زەڵاڵ دەنگا خۆش خدێمە توش کرد بەلکی ئەوە محەممەدت بێژیت ئامادەکاری زیاتر بوێن خۆ ئامادەکردن بوێت مژیت ینی هەزرام داهایی تشتێکی وەتۆ ینی ئەو ستایلی کە باسێکا کاک محەممەد پێچینە ئارێ ئەم شەولت سەکرە هەندێک دەزانەمە ئەزری کردی مامستای توشکەی و سەمە لە خۆلا دەیوانێ من ئەوە هەتان و کە چینەکردە ڕەنگە بە کارێت و بیت من زیاتر احتیمامی بکارێت و دای زەبەتەما بوومە برێم ئەوە کە نەشی کردی لە بە من بووە مەمنونم با خولامێت انشاءالله خدای هەبێ محەبەتی بهێنیتن ئینشاءالله بۆ من ئەو گرنگە گەلک بەلکی مرتاحبم کواز کارێت خۆ
پاش پێخم یانێ ئەهمیەتێت پێ نەدەم زیاتر ئەهمیەت کارێت و بدەم خی بیا گەورە لێتان سەرکەوتنی. نەکە پاس. نمونەیەکی جوانی کوڕ و باوکە ئێوە بەدەر لە کوڕ و باوکاتێکەوەت هاوڕێن برادەرن. کاگە باس بچینە لای بەرهەمێک من حەز دەکەم محەممەد تو دەست پێکێ بوو نابێژە ولا بدري تو بابا با خۆتان مرتاحبن خۆتان تەنسیق وەلیە؟ کامتان پێتان خۆشە کەیف بەس ئێمە ئەوەیە. گرنگەوەی جۆمان لە ئەگەر گۆرانی ئەگەر تو حەسکیدا ئەس والله بدري تو ئەس دەبێژمە تا مهم دەنگا زەڵال ئەگەڵێ بیتن. سپاس سپاس خوزش خیر و مرادت خودره خوزش خیر و مرادت خودره جارکا دیوزه کد با مبر بجنه را من دو خودانی با خالا گردنه دست خول سر و سینگو برادگه رای دبلاوی گاوه سر مهات با اخره ناتورو برای دردو 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 به درمانو دردو Ay ludlo jarodlo Ay ludlo jarodlo و سر و سا خود نودا برینو کلو دمینی بکلو که سرو هی جارو دلو دارا خوزیایا ببرو دلو دردو 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 به درمانو دردو
yare cihanım Leyli yare aşka dilimim Leyli yare aşka dilimim حستكم جتا ليلي ياري دكم بدياتا ليلي ياري حستكم جتا ليلي ياري دكم بدياتا ليلي ياري جمان زاني ليلي يا ليل ما نظاني ليلي يا ليل أبو نعم ليلي يا ليل يا نعم ليلي يا ليل أبو نعم ليلي يا ليل جيانا ليلي يا ليل عشقا دليما ليلي يا ليل عشقا دليما ما شاء الله او جيد دنگ هر مامۆستا. بمینی دنه بەخێر بیتەوە سوپاس مامسا مانزی نبی اف دنگا زلال اف دنگا چیایی بو یکمین جار کنگی بو بیراتتت گوته ستران گوتن که دنگا تا کشف کرد که گوته تا دنگا تا خوشه ميجا والله بجمتك هنجي بس نو هاتو هشتي بوي كم جارمن وكو تومار عندك ستران تومار كرن بيتي الهنجي وهتاوي قاوي بردوامي نجا عندك جار خمساري هاي عندك جار هول الدين هتاوي قاوي ان شاء الله دي هوليت باشتر دين او دنگ هر بمینی دن خوشتر ان شاء الله بژیت. کاک محەممەد حەزەکەم شتێکی پێ بڵێم بیستومە ینی تۆزێ جاروبەر لە ماڵەوە تووشی تەشەن و جەبن لەگەڵ دایکتا بە حکمەوەی کە ڕسم و شت بڵاوەکەنەوە لەگە باوکتا و ئەو بابەتانە چاوپێکەوت نێکتم بینی ئەڵەی دایکم تەلەفۆنی بۆ کردم وتێتی ئەو ڕسمە ڕەشکەرەوە هەرزوو. دایکی بو دلویه پیسه که تو رسمت ئەمە نازم مێساژ نازم داکەم لە بە هەندێک بۆ من بە چاو نەچم یان دری پیس بلو والله بجا تا خویک لای نکرده با؟ وڵا شتێک لاینەوەی ئەخ باش ێستا تو هەر ڕسمێ بڵاوکەیتەوە بۆ نمونە دایکتەڵە بیستڕەوەیان بەس ئەو شاوەشی بەوەی لە ڕەشەوە چییە؟ لەگەڵ کاک عەباسادا و نابوو. لا بس لقل من ناوڵە يعني کاک تنبه. عەباسە ئیشەکە وانە ئەدی هیت الجيودة فقيرة بي بخاطر منه بخاطر بابا بودي يلا چنيا او هر بخو حزنا كدم بيك ودر كوين نزا ناوە ئێمە هەر دەری بە چاو دەچم. خۆشکردنی جەوەکە ئەو سوالم کرد هەر پاراستی بن ئیشەڵڵا. لێکتان نەکە ئیشەڵڵا هەمیشە بۆ یەک بمێنن. کاک محەممەد حەزەکەم بچینەوە ناو پرسیارەکان با بڵین بەتەمایت کە لەم ساڵدا لەگەڵ بابتە دوێت بکەن بە تاکیید حەزم لێە ینی بە بەرنامەی ئەوەتان هەیە وڵی جا بەرنامەکە دەبی بابم دانێ من والله من ئەخ کاک محەممەد من هەر من شتێک بیر لەم تشتێکی تۆڵی هەر ترەوە. بابم بەرنامەی هوەری ئەوە دەبی بابم دانێ ئەو گۆرانی اجازه مداخله كيف بكم خلاص مداخله كيف بكم باڵە هاتبي لحظه ابو متشتك تشيبي او موالك واز من البلد تو ماركه باڵە بلكي اوي بكاين دويت وي بيك وفيجين انا باڵە بابۆ المەواڵە ئەس چاوێتە بابا. المڕا دیار نەبیت خۆشت بێژم بەسکو چاوێتە المڕا بجا بو وقت چاوت ديار ماواڵە انا او تشتكي خوش دي درسيت اوي ام ان شاء الله بيك ودي تشيكينا امل هيفيه اه
مامسا ببر من نانا انقطع كرن مامسا هن عیلەکە هوەرینە ماشەڵڵا بەڵێ. جارەکە دی دەبێژین بەریا تو دەستپێکەی کەسێ دیت ناف عیلە هەوەجە هەبووکو سترانگۆت بن بەریتە أري بري من أول حاجي مامي من رزو حرمتي تاي رزو خوشويستي بري من أو ودي وراء هاتم ودي مجراجي تاي نيش تايت هێشتای ماشەڵڵا هەر پاراسی بناو دەنگەتن گۆ هەر بمینن سوباس وەختی تەیەکە منجا دەنگا خۆ دەربڕیک و دەنگاتە خۆشە مامسای پشگیریاتە کرد تأكيد ما عافية. فيش قراوية بيا ما بقى تو چەند ساڵ بوو وەختی تو هاتیەت ناف ببارەیدا دەتەزانی دەنگاتە بۆ هەندیا باشە کو تو سترانە بێژی والله بيرا مني من هبو قراني هول ندا من هول الداب مع عازفة بابي من عازفة وبيمل بجو بيمل دعوة الحفلة وتشتا درامس ڕاستە باركيشني لقريبهم انا من قراني اشتم ندقو باشە تۆ کاک محەممەد ئەڵێ ویسمە بمەعازف یابی بیتە ژەنیار بەس تۆ بەرنامەی لە خۆشترین با بڵێن دەنگا بەشداری کرد لە بەرنامەی خۆشترین دەنگ و لە پێش بڕکێ و ئەوانەیە ذا ليجند بروجرامي ذا ليجند وغير لا باڵە چۆن بەشداریەوەت کرد والله هي من نالم يكم زار آلة وشد بويدي باركيشن بو دواي ثم آلة جيتار معزف كر دواي ثم عودي لدوانا دستم بقولاني كاش كردو عندك زار قولاني نقول شوك باب مات قلتي والله درين دنقت خوشة قولاني كنو بدي مش عندي هات ما خوش ممكن من تأخير زاني بخورتي دي قولاني في قوت لازم بينك بۆ بخورتی شەرمەم دەکرد، شەرم. بکەم تۆ بابت گۆرانی بێژێکی ئاوا گەورە بۆچی من استا شرمي دكم والله قلت بلاجم توش دكم یاءستا تۆ ئەمڕۆ گۆرانیمان بۆ ناڵێ بابا درين ئێدەما جومان لە بەرەمێکی تۆش بێ از او مسألة أمن ببير مناعي بس بابم بتمابم بجداري له برنامج شدي كم قلت مناهم دنسم باڵە قلت لا يدي منام قول له قلت خلاص برنامج شدي كهر ذكره هاو الركن كرنا إلى بودا ما كنا عم بخزر بسيارة منكر نام قول له هذه انت ما دام نيبي خلاص بجا محەممەد دێ شەرما خۆ بشکێنە بە مقامێکی لا بدێ لا شرمي يلا ينجيب البيول قمري دلاني ويشويدا يالبالي وآيالي وبندن كوت والويدا دا ينجيب البيول قمري دلاني ويشويدا يالبالي وآيالي وبندم كوت والويدا كاها يزنوس مضالينا بطليت شيفر بخوينوان دنجي قرينقان لهواي ضلين كريستان تيم دينوان شودا وتيا يم تكرا ذكر لا يلا بدا يسان شايم جوان وفايا كوشيرنا شيجي كردو يسان
ورا هزي انا يا وين لا يا خوش خيانا يا كوتم تبا مولق والسوين بويوم بانجي دويو تاري بكم دمرم بستم خويو دبو خوي ديزانك هر توي بينا يتساوي يزن واسم ليلى بطليتي بخوين وان دنجي قرينغان ديلاوي ضلين كويستان شين دينوان شودا وتيا ينتك رانكير لا يلا بدا يا سان شاين جوان وبايا كوشينان شيجي كردون وصاير بجيت هر هبيت او دنك مامسا سا مقامه وقت داس بما نكتب وتب بسيار التب كم هندا نهينية ويت كتشكاتي بو من كشف كا يا عجول بو يا عجول نبو قال لك قالك بزنوكا كو فكر ليت كتا والخرب تشوكي ديكا ايه حسك عاقل ترم ازوجو يعني او عزل ترن بابل بس والله الجواز ناشي كاقع بازهاتشن فقيرة او تعبو خوي داني شو والله من الشب دزيب من يعني نو كان تشتابو بيجد از شوك تو خودت تشتكي بكواتانو كتبونا قد بيتا كشف ناكر بي نهينيك روجاكي تحيلك ليكر تشتكي دي بون ايه دي الله مامستا او هستا بيجارك كتشكابي زور كتشكابي سويت السيارة شو بكوبي كربي كوبي كردبو كوبي تويوتا جار يعني اويت كوبي توان سيارة بيشولت كرمان بله وانا هو خاني ساده كرت بيك اب تويوتا ما هبي شو بي كوبي كربي سويتش دا اني جي كي كومديت شوي يعني من دير باس سويتش المال خلاص يا خوشي امينه بردبوي كوبي كاش لالو داي بتا اشكرابي بنزينش داكته وي دكو از نزانم او ما فيلك تشزاني كيلومتر وي سبيدك از چون بري خمداي 100 كيلومتر اي چوي 100 كيلومتر بنزينش هواكي خو الرونم اشكرابي يعني الروني هنجي متزاني دي كشف دي دا چه گوته مامستا هنگی چه بس گوته سويتش گوته عنه. تا منیه سویچ بس نکتبون بزربين هردوك ما شنو قلت والله خاطري خواهم مايكل سكوفيلدي هو اللي شتا منك او شتو كردو بس كو اشكرابي دي وازينا تويش نبي اسبيج اي دي توا وازينا صابو مري والله بابا اللي بداير مروري راسته وانا مقرب بس راست را اول هینیه کادیش کشف بی مامستا 100 کیلومتر تو کیفه چه بوی اري ام قو بس اوه بزانم مثلا تو کیفه چه بوی قلت كابون بس حزم لي اوه وباجي وانیه هشتا نهینیت مای کشف بن محمد لا باور بقرعة. کتا زوری کرده والله تسمنك بخوي بس حزم بياسي بياسا حزيش من غير عادي بو السياره سياري لو كريبو اوتوماتيك بو راسا باشا من هدتم سياري يوم تزين ادي نيسان شو تزين خوي بمناڵی هەمومانە و بەزمەمانە بوو بە تایبەتی کوڕەکان دێرین بەس وڵی بیرمان لەوە نەکەوتەوە سویچ و شت کۆپی يعني زور سير وانە بابا دەبیت نکۆرە من دارەکان تاقی دەکەن اجابی نران بتشتای نکنه بتشتاکی ئەوە لە ماڵێ نەکەن خطر خەتەرە اليوم بس لخمي اسماعيلي ده قلت اسماعيلي بوشي من مامستا عباس چنی هات بینت تو چپ چینه دوی دوری بار کنو که چه جیانا ها سرگیریه دات راست دا بیتا باب اجا هنگی دل احساس و هسته تتیگته ونیا اجا هنگی دل بیراو اینه ده بسویچ کنه باشه واجو اسماعيلي كوري قورة بويت كاتني ناكر تشيني ناكر بس لخم قلت بابم بير دبي بو تبیر نکر هذه كتاكم بير قلت اسماعيلي ما خيتها ما ترسيام سيارك ما هبيا اجهزه وتشتابي استابي تواو نبي سكانوي تواو نبي يعني شوفيرك تواو شوفير نبا نتشا ليفخوري بفر ماسيف زور بفرت كيف راسته جارك از دروا بي مهمندي سياره من خدها وكلنا بفريدا هو شي سايق ديار نبي از ترسيام خود كسكي دادت دي سهم محمد ها
محمد غير عادي. ساعتك تتباجي لا استافي هاي ستاندا من ايش باشا شزانی ستۆپشتی تاوانیە بەڵا باشە کاک محەممەد خوای مایکل شماخر جوتی منیە ڕاستە لەگەڵ خێزانت بەڵێ با بڵین تەبان پیرۆزە پێمان وا بێ تازە چیتێتەوە پرۆسەیەوە سپاس دەکەم. تا چەندێک پاڵپشتە لە کارە هوەریەکانە والله بریم لە فولی هەر زۆر پاڵپشمە ینی زۆر جار یوتوبشتی دێ پێ دەکە دەلێ فران گۆرانی برێەوە لە ینی خۆی گۆرانیانە خۆشن وەرە ئەوەی بڵێ وەرە نازانم چە زیاترەوە خەم لە من دەخوات زیاترە خەمی لە من دەخوات نیە ئیشەکەی لەسەر سکەیە ئەو باوکی کارە هوەریەکان و ئەو هەری خێزان و الحەمدولی لارێ وڵا لەوەندەی بە شانسم کاگەرێ مەڵێ هینە ئەڵێ هێمن کاگێ من عفو ئەڵێ خێزانی ئەوەی بۆ کات و باوکی ئەوەی بۆ کات و خۆچیەکەی بەس مایکێت گریت وەنت دێت محەممەد تبێ سینگڵە هەر نەجیانەها سەرگیریە دەیان تبێ نە بادی هەرێ وڵا ئەم برادێ خۆم هەم توش کردینە والله هەرێ وڵا بە هەمووان مینە ینی ئامۆژگاری هەر کاک ینی تۆ سێرکە با بچینە یەک تۆس قاڵبی جدیاتەوە لەگەڵ ئەوەی گەنج بۆ نمونە لەو تەمەنی خۆتا زەواجکە بۆ دروستکردنی ژیان و پێگەیشتن و یعنی 100% لەگەڵەوە 100% پێم خۆش ئجا ڕاستە دەس مشکیلەکە دیفکە مامستا تبێن بووکیش میوانە الماڵە بابێ ماشڵە من زانیشتە دوو کیژێت هەی تەمەەن درێژ بن بووکاتە دەزیاتری محەممەدی کەیف بێتێت نوکەوەکی کیژێ لێ نەهاتیە بەێ تەواو ئەمە جواب وڵات نزانم زیاتر گەلک بژن ئەوە زیاترەوە باوەڕ ناکەم کە چونکو وەکی تشتێکی پێ نوکە جا من وە گوتەوانە ینی مەگوت وەکی بێژە تشتێکی چەند پارچی مگوتان وکە 4 پارچەوی جەرگێ من نۆکەی دوینە 5 پارچە ینی جیاوازیەکنی هەموو وەکیەکەن من هەموو خۆشتوێن زۆر زۆر ناگەنوکە بمەتە محەممەد یان خێزانەوە کی ئەس زیاتر محەممەد زیاتر کەفێتە نزاخیرێت کرد نزانێ مەسەلە خۆشەویستینە وەکیەکەن ئەمە وەکیک و ئەس زیاتر لایەنگرێ کچامەل کوڕا زیاتر بۆ ئەوەی منەبەت بیا زانم وەرە لاڵە من حتمان نوکە تایبەتی هەیە ئەنوکە ئەس لایەنی خێزانە ومە زیاتر لووە جا مامستا لێرە زەرەرەکە دیش دێتەکە بیتا بجە پاشا دێ پشتا دایکا خۆ گریتن پشتا دایکەوانش من هەزەرەرم زۆر زات سمە حەفلات کیۆی هەڕۆ ماڵی زوو خلاص نەبیە هەمیشە زوە تۆمە دایم لایەنێ ئەوانەمێت و بەهێزترنە لێ کی بەهێز ئەز لایەوە نیمە ئەیش کوڕژی کچێ بەهێزترە دایم هەنووکە کوڕێکی دی منە ئیسماعیل دایم دەروەحە چ بخوازیت کرد ئەما کچ هەل ماڵ ئەس مەجبورم زیاتر مراعەتاوام بکەم و گوهلوان بگرم و یانێ ئەجا محەممەد و هاناش نفسی جا سنوکە نابم خودی تەمەنە دوو کیژێت دەز بم خودی تەمەنێ هەر سێ کیژێت تا درێژکەتن چونکی بۆ کیژە مەمنون زۆر سپاس مامستا بەجا هەم میکسەکێ بۆ مە بکەن هەردوو کوڕ و باو الحەمدولیلا مگوت مشکلێکی دیکە نه بەسە مشکلە بەسە چ بکەین کوڕ و باو بۆ مە بەرهەمێکی پێشکەشکەن بگڤە بگوە وڵا کەیفا محەممەد بێخۆشە تشتێکی شاد بیتن تۆزە بم بەیانە ئاواز تۆزێ ئەومان باشە تشتێک حاضر کردی عادی خەمە خەفەتی مەوەڵە دەبیت هەوڵ بدات گە من بێژیت نوزە ڕەنگە گوهلی نەببیت ئەس تشتێت بێژەمە خرد زیاتر من بخۆ نوویسینەم بخۆ جا بە هەندێ ئەم دب ئاماژەکەتینە گوهاک و بزانیت بجا تشتێکی کۆن هەردووک پێک بە ئاجا بڵە هەوڵ بدات گە من بێژمەوە درستە بڵە هەوڵ بدات گە من بێژ ڕاهاتە سامبە
شابت رشی بلد تو مینا حروملک شابت رشی بلک تو مینا حروملک دلم انتي شكري من جي حشكري قالك دلم انتي شكري من جي حشكري قالك فرشاد سيار الشوخان سر من تبو دورام فرشاد سيار الشوخان سر من تبو دورام سينجي تباخش قلاب بالبلم ديم صراب سينجي تباخش قلاب بالبلم ديم صراب شابتي رشي بلك زمينا حروم لك شابتي رشي بلك زمينا حروم لك كل من تي شكريم جاي حشكري قالك كل من تي شكريم من جاي حشكري قالك گلاب جبو درمان دلار بهم سلاما گلاب جبو درمان دلار هبی دلی درمان کنه دوی سببا کلا هبی دلی درمان کنه دوی سببا کلا شابتی رشی بلک تو مینا حروم لک شابتی رشی بلک تو مینا حروم لک كل بنتي شكري من جي حشكري قالك كل بنتي شكري من جي حشكري قالك هرهبن هربجين دەنگتان خۆش بجيت جمام الصها چند برهمك تایبەتە بجال 2025 ئاهۆ برهمك کلیب ببێتە گوچکێ بینەرە یعنی تكايا في شيء كذوب براسي أم طموح بالهدينا ان شاء الله وصل صالة بابو كرابيت ان شاء الله إن شاء الله. تمام إن شاء الله جهدي خوب كار إنين ئیشەڵڵا کاک محەممەد لەگەڵ لایف موزیک و ئەوانەیە چۆنی والله بڵێم چۆنم ینی زۆر خۆم پێوە نەگرتیە لایڤ موزیک دەکەم بەس کەم باڵ بەخۆم نازانم وافکرد دەکەمەوە گەر معدل لایڤ موزیک لایڤ موزیک لایڤ موزیکە و خەڵکەش بێزار دەبی ینی راسا ڕاستە گۆرانی لایڤ موزیکیش محدودە ینی یعنی ئەنجامدانی بە شتێکی باشە زانی بەس لە باشە بەس کەم باڵ بەس کەم ینی ئەم بەخۆم ئەو هاتی دەگەم هەردەم سەرکەفتی بی محەممەد سپاس. دام ژەنیارت خۆشیل بیر نەکەین شیرینیە سەرێ ساڵش بخۆین وێنێ مامسا بۆزدا باش نەکەم ڕژی بۆزدا باش من باوەڕی بتانیە محەممەد باوەڕکە من هیچ با پشتی مامسای بەحسی کاتنێتە کردی من باوەڕی بتانیە هەوار زۆرە مشکلەیە جا ئەڤە من بەندس زووناینا سپێدا بوو من گوتێدا پشتێکی بچیتم پاش دەخۆین سەرساڵە هەوە پیرۆز بیتن ئیشەڵا ساڕە خۆشی و کامەرانیە بیتن سەرساڵە خۆ پیرۆزکەن سەرساڵە هەموو کوردێکی پیرۆز بیت هەر چوار پارچەی کوردستانێ دەستخۆشی بۆ بەرنامەی تەمانێکی درێژ بۆ مامێ عەزیز هونەرمەندێ عەزیز ماما ئاواز قالك صعب محەممەد دەچکاتنت محەممەدنی نەکەشف والله من زۆری کردی بەس هەست نەشیم نەوە بەرنامەی نێرە پشتی بەرنامە پشتی بەرنامە گەنە وڵی ئەمە زۆر کە دێ دوو منێ دەی بەس ناو بۆ کاک سەرمەن بەس بۆی نوە محمد بۆیرەدا كتم كره چکۆم پێ گۆینە مەعادەل
هم بيقوينا وهم بلا بۆ پشتی بەرنامە بیتن هذا دەست شغلك خۆش هەر هەبی شغله جا وبين شیرینی پشتی دەبێ خۆش شیرینکە قال يا مامسەهێ من سەر ساڵاتە پیرۆز بیتن زۆر سپاس سەری ئێوە و هەموو کوردانی ئازیز لە هەر شوێنێکی دنیا هەن پیرۆز بێ و لە بنەماڵی شەیدان بەڕاستی هیوادارم ساڵی نوێ بێتە ساڵی تەبایی و ئاشتی لێرەوەش داوا لە هەموو لایەنە سیاسەکان دەکەم بەڕاستی بە چۆنە هەموو کات دووە دەڵێن دەڵێن ڕۆحی هونەری داوان لێ دەکەم بە ڕۆحێکی هونەری وەکو برا دەزرە ناو دەستیەک پەیامەکان پەیامی کوردایەتی بێ بۆ سەرکەوتنی کوردستان و سڵاو و ڕێزشمان هەیە بۆ کوردانی ڕۆژئاواش کە ئێستا لە بارودۆخێکی ناهەمواردانە هیوادارین ساڵی 2025 ساڵێک بێ لە تەمەنای هەموو کوردێک بێت بۆ ئامانجانێکی هەمانە ئینشاءالله ئەم هەمی وێت خازین جا هەر گە دەستی خۆ دە مامستا سەرمەند و توش دەبێ خۆ شیرینکە والله شەرەم ساڵی مامستا. نوێ پیرۆز دەکەم لە ئێوە لە هەموو برادرانم لە هەموو کوردێک بۆی هوایم ساڵی نوێ لە بۆ کورد بێتە ساڵێکی زۆر باش و پڕ خێر و بەرەکەت هەروەها لایەنی هونەریەکەی هیوادارم ساڵی 2025 کۆمەڵێک پرۆژەی هونەری لە کوردستان زۆر بەباشی بێتە بواری جێبەجێکردن هیوادارم هەر سەرکەوتو بن زۆر سپاس جا محەممەد وەختێ تو گول دەنگا باڵێ خۆتە بی ئەحساسەکە تایبەت چ بۆ تەدگەینیتن دەنگا عەواز عاشقە نەوەکی بابێک والله ما بيجم قبابي مش نباديها وإحساس دامه هبيد بودنقا وشكا نشي موصف كان نوزا بس طيبة ترين دنگ لا من دنگا عباز عاشق بجا توزاني زۆر پشتگیریاتت کەتن یعنی ئێمە پرۆگرام دەست پێ کرده هەدە بێژیت بلا کوڕێ من سترانا بێژیتن یعنی ئەvە بۆتە چەند دەستکەوتەکە مەزنە يعني اگر ئاگاش من نبوو بیتنە من پرۆڤێل بە دەنگاوە کرا و گۆرانی کوازی شت بێژم هەر ئەدایاویە و کاک عباس پرسیارم لە کاک محەممەد کرد دەربارەی لایڤ موزیک بەڵێ ئەڵێ پێم باش نییە زۆر ئەنجامی بم بەڵام ئەنجامی شێم تۆ لەگەڵ یعنی ئەنجامدانی لایڤ موزیک بە شێوەیەکی بەردەوام من هەمان ڕایم هەیە چونکو بۆ دوو هۆکار ئەگەر زۆر بەردەوام بێت ڕەنگە تەسیر لە دەنگی بکات و هەمیش وەکو بڵێ شتێک دایم لەبەر چاوان بێ ڕەنگە لەبەر دڵان کەم بێتەوە ڕاستە وەلو دەرێن ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە بەس گۆرانی تۆ تەوان لایف مۆزیک ئێمە ئەومان هەیە بەس بە شێوازێکی تر وەکو شایی عشاعری خۆمان تۆ هەموو ڕۆژ لە شایی بی تەوان گۆرانیەکان دەبێ هەر دووبارە بن ئەگەر لە چەند وەختێک تۆ گۆرانیەکی نوێ بێنیەوە وانە لایف موزیکی وایە یعنی هەر دووبارە ڕەنگە ڕاستە کەم بێت بەتامتر دەبێت کەم و پوخت بێ مامسا ئەو گۆرانیات بێ ناودەنگ ینی زۆرە خۆشەوە دنیا کۆپلەکێ بەس بێ موزیک هەر بێ مایکیژی وڵا بجا توێ کەیفە خۆی تو مایکێکی هە مایکی بدەرە بێ ئەما بەرنامە هەم من گۆتنێتی محەممەد چ نەگوتە ڕۆ بس بێزەکی بلات گەتە بکەنەوە ئەو تۆنە چەند بەس تۆنە کردی یادگارێکی زۆر جوانی لە لای خەڵک تۆنەی کە پێم دوای تۆ خەمی کاک محەممەد دوای تۆ چینە لای کاک ئەوە تۆم دین لەسەر کوشتم دەکەیشین ئەوە تۆم دی لەسەر کوشتم دەکەیشین بە گۆری چاوی پڕگریایە نەکەتەبە بە گۆری چاوی پڕگریایە نەکەتەبە زۆر سپاس مامستا بۆ دەنگە زەڵال هەر هەبیتن محەممەد دەست بمەنکتە چاڵنجێکی بچە بکەم بەڵێ ئەگەر ئەس پەیڤێکی بێژمەتە بۆ مەسرانێکی بێژی دل دلێ من مریە ژنا من تاریە پشتی تە جانا من ئەف ژیان بۆچیە
أب عامر بوشيا دل من مريا قول قولي نجا نجا من نهيل الفر أزنكار عينكن عشقينكن ورم حالي من بيزكن دایک أريداي كان هجاي روحي بتر من توبياي باوک بابو تروحان بابو Düjana namalamni babu Sebru hedaramni babu Ah babu كيانو ربي خواليك لانك ربي أف محبته هرب منيتن ما شاء الله تمام بس أما كيف أطيع والله كيف دهور هور آه. كوركودينو عبد الرشي سرشيانا لسكه قدي الجبين باورانا از عاشقا و بجنو بالات مع عاشقون تقبل كم سرسران واي بجيت کاک عباس کاک محەممەد گۆرانێکی بۆتی بۆ باوکایەتی تۆ توانین شتێکی بۆ بڵێ بۆ کوڕایەتی ما استنى تاو نشي استنى کاک محەممەد حەزەکەم بچینە لای بەرهەمێکی تری تۆ چکە باوکە دوتی حەزەکەم محەممەد گۆرانی بڵێ باشە طب تساوى بابا شو شباب لچاور شامن اوی بلا سرمن لچاور شامن اوی بلا سرمن استر که چاومن اوی شواد لگمن استر که چاومن اوی شواد لگمن دل دی خپینه اوی لبنا گره دل دی خپینه اوی لبنا گره سالتینو دچم اوی لقد نپرسم سالتینو دچم اوی لقد نپرسم لچاور شامن اوی بلا سرمن لچاور شامن اوی بلا سرمن اسر که چاورمن اوی شواد لگمن اسر که چاورمن اوی شواد لگمن
زاگنوسه درک جانای خاله آی یاره آی واله درکشن تاری هی بیادنم ساری نبینم دوشم دوره شمایی فیل نازادیه شین بونر سر زاگنوسه درک جانای خاله اوی یاره اوی هواله جوانی امرم کنه هیویا دلم کنه غیری چوگونایه آزادی اوی جینه جمن هات دزینه سروکتیا من کنه hatta dizine zaroktiyemin kârı هەر هەبیت ئەو هەر دەنگ بژیت هەر کاک بژیت ئەو ئەحساسە جوانە و هەر بمێنە ئیشاڵڵا. قوربانی زۆر سپاس زانی ئەوە گەلێک تایبەتە محەممەد ئەس بۆتە بێژم باڵبێتە گەلێک ئەحساسەکە تایبەت دەنگاتە وەرتگری دەما تسترانێت بێژی من هێفکردە سەر و چاوێت و ینی هەندە تێتە ناف قوڵایە دەنگێتەدا بەڕاستی هەر هەبی مامستا سپاس بۆ پشتگیریەتە ئەس جاتی محەممەد وەد بێم با پشتە بۆ هەر کەسێکی زۆر سپاس مامستاکو گەلە ساغ بن گەلە ساغ بن. سوپاس ببوورە ماڕۆ زۆر نه، نه. دلێتە تند کرد نه. ئیشاڵڵا دێبێتە 1000 ساڵی بیتن سوپاس مامستا محەممەد هەنگو ئەڤڕۆ دەنگ و ڕەنگێکی دی دەست پێدا 24 زۆر سپاس کە هەنگۆت گەلمەدا بووم دەنگێ خۆ ڕەنگێ خۆ هەنگۆ گەلەکەم دەوڵەمەند کردی طبعا سپاسەکە تایبەت بۆ هەواژی یەک بەیەکتان جێگەی شانازین و ئێمە وەکو سەرمایەکی نیشتیمانی سێری هونەرمەندانەکەین. دەستان هەر قوربان. بژین سوپاس دووبارە بەخێر. سوپاس بۆ ساغ ئێوە بن، ئینشاڵڵا سوپاس بمێنە. بۆ ئێوە سوپاس بۆ هەلوێستاوە زۆر سپاس هەر هەبن سپاس هەر هەبن هەنگژی بەلێ بینەرام بڤیشەوەی ئەم هاتینە ئەڤڕۆیا سپێدا 24 هیڤەداریم جیا ڕەزامەندیا هەوە بیتن جارەکادی سەرساڵە هەوە پیرۆز بیتن جارەکادی کوردستانامە هەریا پارێزرا بیت و پایتەختێمە هەولێرامە هەریا ئاوەدام بیت خواتان لەگەڵ. هەر شاد بن.